خۆش هاتنەوە بۆ دیداری ڕۆژ. ئەڵبەتە ئەوەی کە نکوڵیە ناکرێ ئەوەیە لایەنە کوردستانیەکانی کوردستانی ئێران کەوتونەتە ژێر فشارێکی چەند ڕەهەندیەوە. ڕەهەندێکیان لە تارانەوەیە، ئەوی تر لە بەغدا و لە ناو هەرێمی کوردستانی عێراقیشدایە. چی دەگوزەرێ؟ بیرکردنەوەی لایەنە سیاسیەکان بۆ ئایندەیان چۆن دەبێت لە کاتێکە ئەمە شتێکی ئاساییە. هەموو بزوتنەوەیکی ڕزگاری خوازی جا کورد بێ یا غیرە کورد بێ بە کۆمەڵی قۆناغی تایبەتی ژیانی سیاسی و هەروەها سەربازی خۆیدا تێپەر دەبێت. جا بۆ وەڵامی پرسیارەکانمان لە دیداری ڕۆژدا میوانداری خالد عەزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێران دەکەین. کاک خالد، زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەمجارەش لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. شتێک بۆ بەجێی سەرنج لەلای من لەم ماوەیە زوو لە واشنگتن دەتبینی، بۆچی؟ هەرچەند واشنگتن لە ئاستی دنیادا زۆر مەشغوڵە بە زۆر کێشەی زۆر، بەڵام بە تەبیعەتی ئەهەمیەتی ئێران لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئێمە وەک حزبی دموکرات و وەک کوردی ئێران دەبێ هەمیشەی قسەی خۆمان هەبێ لێرە لە واشنگتن. بەخۆشیەوە جۆمان پێدەدەن، بەس چەندە ئێمە کەوتونەتە نێو ئاجەندا و داهاتووی سیاسەتی واشنگتن بەرامبەر بە ئێران چی لێ دێتەوە، ئێمە نابێ ماندوو بین و دەبێت لەگەڵی بڕوین. بەو دەلیلە یەکێک لە کارەکانی ئێمە بە تایبەت خۆم ئەوەیە لەلایەن حیزبەوە کە جاروبار لێرە حزورمان هەبێ و لەگەڵ لایەنەکان دانیشتن بکەین. ئەمە هەرتەنها حزبی دیموکراتی لایەنەکانی تر، یعنی مەبەستمەوەی بۆ نوێنەرایەتیی هاوبەش نییە لە واشنگتن، نوێنەرایەتی وەکو بڵین هەموو لایەنە کوردستانیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکە. ئوسوولەن دەبێ وابێ و هیوادارم بەرەو ئەوە بڕوا، هەرچەند ڕەنگە ئێستا بە جۆرێک کۆمەڵێک کێشە و گرفت و ناکۆچی هەبووە لە نێوان حیزبە کوردیەکانی کوردستانی ئێران بە تایبەت لە پەیوەندی لەگەڵ جوڵاوی ژینا و چۆنێتی تەعاملکردن لەگەڵ مەسایلی ئێران و ئەوانە. بەس ئێستای دێمە خەریکین بە جۆرێک ئەو دەورانش تێپەڕین، هەمووی ئەوانە بۆ دەرس وەرگرتن دەبێ و هیوادارم لە داهاتوودا هەموو لایەکی ئێمە بتوانین بەو قەناعەتە بگەین کە شتێکی ئاوامان هەبێ لێرە لە واشنگتن. کاک خالد، لەم چەند مانگەی ڕابردوودا هەموو حزبە ڕۆژهەڵاتیەکان کەوتنە ژێر قورسایی باریگرانی فشارێکی گەورەوە، وەکو لە پێشەکیەکەشدا ئاماژەم پێکرد، هەم تارانە هەم بەغدایە هەم هەولێرە. بەکوێ گەیشتووە؟ کۆبوونەوەتان زۆر بووە، هەم لەگەڵ بەغدا هەم لەگەڵ هەولێردا. نازانم لەگەڵ تاران کۆبوونەوەتان هەبوو بێیان نا، بەڵام بۆ بەغدا و هەولێر بەڵێ کۆبوونەوەتان هەبوو، نەتەوە یەکگرتوەکانیش تەنانەت هاتۆتە ناوەوە و کۆبوونەوەشتان هەبووە. بەرەو کوێ دەڕۆن؟ حەقیقەتەوەی مەسەلەی حزوری ئێمە لە کوردستانی عێراق لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بۆ بە مەسەلەیەک بینی تاران و بەغدا و هەرێمی کوردستان و چۆنێتی تەعامل لەگەڵ ئێمە و داهاتووی ئێمە بە تایبەت کە من لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە قسە دەکەم، هەموو لایەنەکانیش لەو پەیوەندیدا مەسئلەن. ئەوەی ئێران بە دوایدا دەڕوا ئەوەیە کە ئێمە و هێزی پێشمەرگەمان، هێزی چەکدارمان بە جۆرێک لە خاچی عێراق و لە خاچی هەرێمی کوردستانەوە کێشە بۆ ئێران دروست نەکا و لەوێ ئیقداماتی نظامی نەکەین. دوو، تەنانەت لەوە بڕێک زیاتریش ڕۆیشتۆ داوای کردبوو کە هێزەکانی پێشمەرگە لە مەناتقی سنوور نەمێنەوە. لەو پەیوەندێدا دەوڵەتی عێراقیش داوای ئەوەی کردەوە و حکوومەتی هەرێمیش چۆتە نێو مەسئلەیە. ئێمە ئەومان بەجێ گەیاندووە. بەجێگەیاندنەکەش ئەوەیە ئێمە نامان هەوێ لە خاچی عێراق و هەرێمی کوردستان ئیقداماتی نظامی یا چەکدارانە لە دژی ئێران لە نێوە خۆی وڵات بکەین. لەو پەیوەندیدا خودی UNش لە جەرەیاندا بووە، حکوومەتی هەرێم لە جەرەیاندا بوونە، مەوزوعاتی زۆراوجۆر، داهاتووی کەمپەکان، داهاتووی مانەوەی ئێمە هەمووی ئەوانە باسییان لەسرە، بەڵام ئێستا باسەکە نەگەیشتۆتە کۆتایی خۆی، دانیشتن هەر لە گۆڵێدا هەیە. بەڵام لە ماوەی ڕابردوودا بەپێی هەندێک لە میدیاکان لە هەرێمی کوردستانی عێراقدا ئاماژە بەوە کراکە ڕێکەوتنیە سەودای نێوان بەغدا و تاران بۆ چەکداماڵینی لایەنە ڕۆژهەڵاتیەکان شکستی هێناوە. جامێ بزانم ئایا وایە یان نا، یاخود چەکتان هەمووی داوەتەوە دەست؟ تا ئەوجێ پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێمە ئەسبابی شکستی ئەو مزاکرات و گفتوگۆیانە نەبووینە. هەم حکوومەتی بەغدا هەم حکوومەتی هەولێر هەم UN دەزانێت ئێمە ئیستعدادمان نیشانداوە لە خاچی عێراقدا بە جۆرێک لەگەڵ ئەو مەسەلە بڕۆین کە ئێمە نەبین بە ئەسبابی مشکلە بۆ عێراق و بۆ حکوومەتی هەرێم. تا ئەوجێ پەیوەندی بە مەسەلەی چەکداربوون یا بێچەکبوونی ئێمە لە عێراق و
هەرێمی کوردستان مربوطە لە ڕاستیدا ئەوە مەوزوعێکە زۆرتر پەیوەندی بە نێوەخۆی عێراقەوە هەیە. ئێمە بە حکوومەتی عێراقشمان کردووە، بە حکوومەتی هەرێمیشمان کردووە، بە وێنیشمان کردووە. ئەوەی ئێران چاوەڕوانی دەکا و منتەزیرە ئەوەیە ئێمە تاحودەکە بەجێ دەگەێنین لە خاچی عێراق و هەرێمی کوردستاندا هیچ ئیقدامێکی نظامی عەلەیهی جمهوری ئیسلامی لە داخلی ئێراندا ناکەین. ئێوە ئێستا لەژێر فشارێکی زۆران، ئایا وەکو حزبی دیموکرات بێ یا وەکو هەموو لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بێ، بەرنامەتان چییە؟ ئایندەتان بەرەو کوێ دەڕوا؟ چیتان هەیە بە خەڵکی خۆتانی بڵێن؟ یەکەم تەجروبەی یەک ساڵەی جوڵانەوەی ژینە، دووهەم ئەوەی کە خەڵکی ئێران بە بەراورد لەگەڵ جاران زۆر گوێیان دەدا بە ویست و داواکانی ئێمە گەیشتە مەرحەلەی گفتوگۆ مزاکرە، سێهەم ئەوەی کە لە شارەکانی دەرەوەی کوردستانیش هاودەردی و هەماهەنگی لەگەڵ کوردستان و جوڵانەوەکەی هەبوو، یەک پەیامی جددی بۆ ئێمە تێدا هەیە، ئەویش ئەوەیە شۆن و جێگا و ڕێگای خەباتی ئێمە نێوەخۆی ئێران و نێوەخۆی کوردستانی ئێرانە. ئەوەی کە ئێمە لە کوردستانی عێراقین لە مەجبوریان لەوین و ئوسوولەن شەڕ بەسەر ئێمەدا تەحمیل کرا بۆ دیفاع لە خۆمان ئێمە دەورانێک مەجبور بووین کە دەست بۆ چەک بەرین و هێزی پێشمەرگەی کوردستانی ئێران لە ئیدامەی ئەوەدا دروست بووە. جا بۆیە لە داهاتووشدا جیاواز لە هەر ئاڵوگۆڕ و تەغیرێک کە بەسەر ئێمەدا دێ لە خاچی هەرێمی کوردستان و عێراقدا دیسانەکانە شوێنی خەبات و تێکۆشانی ئێمە هەر نێوەخۆی وڵاتە، هەروەچی ئاماژەم پێدا کولی قورسایی کاری ئێمە ئەوەیە کە چۆن کۆمەک بۆ بکەین خەڵک لە نێوەخۆی وڵات بە کەمترین زەرەر و زیان بتوانن لە مەیدانی خەبات و تێکۆشانی میلی و نەتەواتی دیموکراتیک خۆیاندا بمێنەوە. کاک خالید، ئەلبەتە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە پرسیارێکی ئێجگار زۆرمان بۆ هاتووە بۆ ئەم دیمانەیە کە ئاڕاستەی جەنابتی بکەین. من بە پرسیارێکی سەید خدر میر سەیدی دەست پێ دەکەم. لە بەڕێزە دەپرسێ هەتا کەنجێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێتە قوربانی. ئێمە لەو باوەڕەدانین کە ئەم پارچەیە بکەینە قوربانی ئەو پارچەی دیکە، بەڵام لەو باوەڕەداین ئێمە دەبێت واقعیات قوبوڵ بکەین. هەرێمی کوردستان بەرژەوەندی خۆی هەیە، پێداویستی خۆی هەیە، نیازی خۆی هەیە، وەقەت ئارەزوو ناکەم بەشێک لە کێشە لەگەڵ ئێران لە پەیوەندی لەگەڵ ئێمەدا و هەروەچی ئاماژەم پێدا مەیدانی خەبات و تێکۆشانی ئێمە نێوە خۆی وڵاتە ئەگە تەغیر و ئاڵوگۆڕێک لە شێوەی حزوری ئێمە لە عێراق و کوردستانی عێراقدا بێتە پێشێ هیچ بەو معنایانێک کە لایەک کراوە بە قوربانی لایەک، چۆن وەچی ئاماژەم پێدا مەیدانی خەبات و تێکۆشانی ئێمە نێوە خۆی وڵاتە لە دژی نظامی کۆماری ئیسلامی. زیوەی ئەویش لە بەڕێزە دەپرسێ بە تایبەتی کاتێککە دێتە سەر جموجۆڵەکان و سەر بزوتنەوەی ژینایە شۆڕشی ژینا. زیوەی دەڵێ شەقام هەژا خەڵک هەموو ڕاپەڕی ئێران سست و لاواز بوو، ئەوان واتە ئێوە بۆ دەگەڵ خەڵک نەکەوتن بۆ دووریان کرد ئەو ینی دوورکەوتنەوە لەو ڕاپەڕینە وەکو دەڵێ مەزن و باشە. من پێم وایە بە هیچ جور ئەوەی ئەو دەڵە دروست نییە. لە ڕاپەڕینی ژینادا ئێمە لەگەڵ خەڵکدا بووین بە شێوەیەکی زۆر ئوسولی و دروست و مەسئولانە و مەدەنیانە خەڵکمان هیدایەت دەکرد هەر لە شارەکانی کوردستانی ئێران لانی کەم لە جوانڕەوە بگرات تا دەگەیشتە یەکێک لە شعارەکانیان ئەوە بۆ قاسم و ڕێگات درێژەی هەیە. یعنی مەبەستم ئەوەیە کە حزبی دموکرات کادر و ئەندامانی حزبی دموکرات لە نێوە خۆی وڵات لە ڕاستیدا لەسەر خەت بوون، لە مەیداندا بوون و هەر ئەوە بوو بەهۆی ئەوە کە کۆماری ئیسلامی تەحملی ئەو وەزعیەتە نەکام و شەکباران دیسانەکانە دژی ئێمە دەست پێ بکاتەوە. جا بۆیە حزبی دموکرات لە ڕاستیدا هەوڵی داوە ئەو ماوەی، چون زۆربەی کادر و ئەندامان و لە ئەنگرانی حزبی دموکرات لە نێوە خۆی وڵاتن، تەبیعیە ئەو حیزبەش هەر بەوە ماوە بەردەوام لە مۆبەتوە شەروا دەچێت پێش. بەڵام کاک خالید نکوڵی لەوە ناکرێت زۆرێک لەو بزوتنەوە جەماوەریانەی کە دروست بوون لە ئێران بەگشتی و بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستانیشە بەرەو دامرکانەوە چوون. گەلێک خۆپشاندانی ناڕزایی دەربڕینمان بینین نێتوانرا ڕێبەرایەتی بکرێ. لە شۆڕشی ژینادا بە هەمان شێوە ینی شۆڕشی ژینا لەگەڵەوەدا چاوەڕوانی دەکرا کە گۆڕانکاری گەورە بێنێتە ئاراوە، بەڵام بەرەو دامرکانەوە چوون. ئەو دامرکانەوانە لە نەزەر من شتێکی ئاساییە. بەشێک لە هۆیەکەی ئەوەیە ئەگە ئینتزارمان ئەوەیە بە جوڵانەوەی کوردستانی ئێران و بەو جم و جۆڵە مەدەنی و یا تەنانەت بە جوڵانەوەی چەکداری نظامی جمهوری ئیسلامی دەڕوخێ ئەو ئینتزارێکی غەڵەتە.
کۆماری ئیسلامی بە کورد ناڕوخێ و خەبات و تێکۆشانی ئێمەش ئەوەیە کە زۆربەی زۆری خەڵکەکەی دیکە لە ئێران متەوەجێ ئەوە بکەین هەر ئاڵوگۆڕێک بەسەر ئەو نیزامەدا بێ بڕوخێ یا ئاڵوگۆڕ لەسەر خۆیدا پێکبێنیە ئێمە دەبێ هاوکاری و هەماهەنگیمان هەبێ یعنی ئێمە لە ڕابردووشدا ئەو جۆرە هەوراز و نشیوانەمان بۆ لە داهاتووشدا احتیمالی و هەوراز و نشیوە هەیە بەس مهم ئەوەیە ئێمە شەهامەتی وەمان هەبێ خەسارناسی بۆ بکەین بە دوواداچوونی بۆ بکەین لە داهاتوو بزاین چۆن بکەین و هەڵە و ئیشتباهاتێک کە لە ڕابردوودا بوومانە نەیکەینەوە بۆ جارێکی دیکە پێم دەڵێ کۆماری ئیسلامی بە کورد ناڕوخێ ئەبێ چێ ڕوخێ بە هەمووی خەڵکی ئێران دەڕوخێ و لەو باوەڕەدا یەکێک لە ئیشکالات یا یەکێک لە کەمیاسەکانی جوڵانەوەی ژینا ئەوە بوو لە ڕاستیدا زۆربەی زۆرە شارە گەورەکانی ئێران لەگەڵ ئەو جوڵانەوەیدا نەبوون بە جەماوەری خەڵکێکی کەم لەگەڵدا بوون لە کوردستان لەو پەڕی خۆیدا بوو بەڵام هەروەشی ئاماژەم پێدا بە ئێمەی کورد تاران ناڕوخی ئێمە بدەبێ بە دوای ئەو کۆدانەدا بگەڕین بە دوای ئەو ڕێگا حەلانەدا بگەڕین چۆن بەقیەی خەڵکی ئێران لەگەڵ خۆمان بخەین لەو جوڵانەوەیەدا چۆن هەست بکەن ئەو جوڵانەوەی مەحدود نەبێتەوە بە شوێنێک و ئەو شوێنش بە پێی توانا و موقعیەتی خۆی نەتوانێت لە دژی کۆماری ئیسلامی ئیدامە بدرا من زۆرجار لە زاری سیاسەتمەدارانی باشووری کوردستانەوە ئەو بەرجۆ کەوتووە کە دەڵێن چارەسەری کێشەی کورد لە عێراقدا لە بەغدایە لە پایتەختەکانی تر نییە ئەم هاوکێشەیە بۆ کورد لە ئێرانە دروستە تەواو دروستە کێشەی کورد لە هەر پارچەیەکی کوردستان لە نێو ئەو پارچەیەدا یا لە نێو ئەو بەشەدا دروست دەبێت چارەسەری کێشەی ئێمە وە کوردی ئێران لە چوارچێوەی ئێراندایە و لە چوارچێوەی ئێراندا دوو ڕێگامان هەیە ڕێگایەک ئەوەی ئەو نیزامە نەمێنێ و بۆ نەمانی ئەو نیزامەش ئێبێ دەبێت لایەنە غەیرە کوردیەکانی ئێران هەموو لەگەڵ خۆمان بخەین ئەوەی یەک یا نەخێر لە نێو ئەو نیزامەدا ئەگە پیان وایەتە بێت تەغیرات و ئاڵوگۆڕێک لە خۆیدا پێک بێنن گوێیان بدەینە دەرگای دیالۆگ و گفتوگۆ بکەینەوە لەگەڵ کەسانێک گەر باوەڕیان بەوە دۆستەیە لە ناو ڕژەمی تارانە کە بڕوای بە دیالۆگ بێ تا ئێستا چەندین دیالۆگ و گفتوگۆ لەگەڵ ڕژیمی تاران بووە هیچیان بە نەتیجە نەگەیشتن بەس ئێمە ئەوەی لە تاران دەژین ئەوەی لە پایتەخت دەژین خەڵکانێکی زۆر هەنە خەڵکانێکی زۆر نابێ ئەوان وەلابنین نابێ لەوان بێتەوەجۆ بین ئێمەی کورد احتیاجمان بە دۆستە لە تاران و دەبێت بووەوە کار بکەین زاڕەنگە بەشێک لەوانە دەقا و دەق وەچی ئێمە فکر نەبکەینەوە دەبێت لەو پەیوەندێدا ئێمە گوێیان بدەین لە هەر حاڵدا من چارەسەری کێشەی کورد لە چوارچێوەی ئێران و وەگە بگونجێ لە داهاتوودا هەر لە تارانی دەبینم کێشەی کورد ئێران لە واشنگتۆن و پاریس و لەندەن چارەسەر ناکرێت هەر لە نێوە خۆی وڵاتدا چارەسەر دەکرێت جا دەبێت چۆن بە دوادا بڕین دارو لەلەکە چیە ڕێگاکە چیە بە چ شێوەیەکە کاری بۆ بکەین ئەگەری بەکارهێنانی لەشکری دژ بە ئێران جا لەلایەن ئەمریکاوە بێ یان لەلایەن ئیسرائیلەوە بێت چەندە کاک حەمیدبانەی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بووی نووسیوین دەڵێ لە ساڵی 1970 تا ئێستا ئەمریکا شەڕی هەیە لەگەڵ ئێران و تا ئێستا یەک فیشەکیشان نەناوە بە یەکەوە و هەمووی دەنێن بە عێراق و سووریا و یەمەن و لوبنان و فەلەستین و هەتا دوایی تۆ بڵی شەڕیان بێن لەو ڕۆژەوە هەتا ئێستا شتێک بە نێوی شەڕی ئێران و ئەمریکا وجودی نەبوو شەڕ دەبێ سنووری هاوبەشت هەبێ عەزیەتکردنی یەک لە یەکتر مانۆردان ئەوەی کە ئێران لە ئەم و ئەو ئیسفادە دەکات لە دژی بەرژەوەندی ئەمریکا ئەوەی کە جاروبار ئەمریکا مانۆردەدا من هیچی ئەوانە بە شەڕ ناڵم و ڕەنگە لە داهاتوودا جۆرێک کە بێت تەنانەت تەفاهمیشان هەبێ و پێچش بێن و هەردووکلا بە دوای ئەوەدا دەڕۆن کە یەکتر قبول بکەن و تەبیعیە لە ڕاستیدا شەڕ لەگەڵ ئێران ئاسان نییە ئێران وڵاتێکی گەورەیە موقعیتێکی جغرافیایی حساسی هەیە شەڕ لەگەڵ ئێران پڕیشکی دەکەوێتە دەوروبەر بۆیە من پێشببینی شەڕی ئەمریکا و ئێران ناکەم لە ڕابردوشدا هەر عەقیدەم وا بووە و سەرمایە گوزاریکردن لەسەر ئەوە شێوەیەکی باش نییە خەڵک لە ئینتزار و ئومێد و ئارەزوو بە شەڕدا نەهێڵینەوە چون لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دەوروبەری ئێران ئەگە شەڕ لەگەڵ ئێران ڕووبدا شاید ئێران مەجای خراپکاری زۆرتریش هەبێ و بەتایبەت ئێستا ئەمریکا و دنیای دەرەوە کۆمەڵێک کێشەی نێودەوڵەتیان هەیە لە ئوکراینەوە بگرە تا دەگاتە قەزیەی ئیسرائیل و ئەوانە وا بە ئاستانی ناپڕژێنە سەر دروست دەڵێ ئەمریکا و ئێران سنووری هاوبەشیان نییە ئەمە هیچێکە لەو هۆکارانەی کە شەڕ ڕوونادا ئەمریکا و عێراق سنووری هاوبەشیان نەبوو شەڕێژ ڕوویدا بەپێی تەوافقی کە کردیان ئەمریکا ئەو کاتە لە وڵاتانی خەلیجی کەڵک وەرگرت لە کوێت و لە دەوروبەرەکەی کەڵک وەرگرت و لێ پایگایکی دانا و لێ ڕادستی پێکرد و تانگەکانی ئەمریکایی هاتنە نێو عێراق
دەچمە پرسیارێکی کاک ئارام حەمە ساڵح. خەڵکێکی زۆر لەو باوەڕەدایە کە حزبی دیموکرات زۆر سستە و چالاکییان نییە. هۆی چییە؟ خۆنزیکردنەوە لە پارتی و دوورکەوتنەوە لە یەکێتی چ کەڵکی هەیە لە کاتێکدا لە ڕابردوودا پێچەوانە بووە؟ یەکەم ئێمە لە نێوە خۆی وڵات چالاکی و فعالیتمان هەیە، ئەو چالاکی و فعالیتانە بەپێی توانای خۆمانە. تۆ کاکە بەڵێن چاو لێ بکە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئەوەی بەسەر حزبی دموکرات داهاتووە لە ترۆر و کوشتن و ئیعدام و لە بینبردنی ڕێبەرانی لە ڕاستیەکەی بۆ حیزبە ماوەتەوە. دلیل بەر ئەوەیە لە نێوە خۆی وڵاتکار و چالاکی هەیە و خەڵک بۆ حیزبە پەیوەستە بێ و هەموو جارێک. لە پەیوەندی لەگەڵ پرسیاری دووەمدا لە ڕاستیدا ئێمە هەردوو گلای یەکێتی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستان وەک دۆست چاو لێ دەکەین و ئێمە لە خاچی کوردستانی عێراقین. حکوومەتی هەرێمی کوردستانی سەرڕای کێشە و مشکلاتی نێوخۆیان کە ئارەزوم دەکەرەوە مشکلاتیان نەبایە، بەڵام لە نەزەر ئێمەوە دەسەڵاتێکی قانونی ئەوەیە بۆیە ئێمە وەک حزبی دموکرات دەبێ احترام بۆ دابنین و لەگەڵ ئەوە بڕۆینە پێشێ و تێدەکۆشین کە ئەگەر لە تواناماندا هەبوو لە جێگایەک جۆشماندرایە لە ڕاستیدا کۆمەکیش بین بە یەکریزی تەنانەت هەرێمی کوردستانیش. پێم دەڵێ ئەوەی بەسەر حزبی دیموکراتدا هاتووە ڕاستە، زۆر هەڵکشان و داکشانە بۆ لە ناو حزبی دیموکراتدا، بەڵام بە ئەم سەرنجەی کاک مەحەدین خەلیلی خوێنینەوە پێمان دەڵێ دەگوترێ ناکۆچی ماوە لە بینی دوو حزبی دیموکراتەکان. ئایا ڕاستە؟ ئێمە کە یەکمان گرتەوە حزبی دموکراتی کوردستان و حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕاستیدا تەوافقنامەیەکمان ئیمزا کردووە و تەوافقنامە تا ڕادەیەکی زۆر بەڕێوە دەچێ. جیاوازی بۆ چوون هەمیشە لە نێو حزبی دموکراتدا بووە، بەڵام ناکۆچی بەو معنای پێش و دەکرێ بڵم نەماوە. ڕەنگە لە داهاتووشدا کێشە و گرفت و جیاوازی بۆ چوون هەبێ، بەس یەکێک لە استراتێژی هەردوو لای ئێمە ئەوەیە بە تایبەت ڕێبەری هاوبەشی ئێستای حزبی دموکراتی کوردستانی ئێران کە و یەکگرتنەوەی دەبێ موفق بێ، ئەو یەکگرتنەوەی بە شکست نەگا و چاوەڕوانیشم ئەوەیە هەمووی ئەندامان و دۆستانی حزبی دموکرات پشتیوانی لەوە دەکەن و هاوکارمان دەبن. کاک خالید، حزبی دموکراتی کوردستانی ئێران تەمەنی نزیک بۆتەوە لە 80 ساڵ، بەڵام 40 ساڵ ئەگەر زیاتریش نەبێ لەو تەمەنەی لە هەرێمی کوردستانی عێراقدا بەسەری بردووە. پێشتر پێم دەڵێ مەیدانی سەرەکی خەباتی ئێوە ناو ڕۆژهەڵاتی کوردستانە، بەڵام ئێوە هێشتاش لە هەرێمی کوردستاندان. ئەوە حقیقەتێکی تاڵە، حقیقەتێکی زۆر تاڵ و ناخۆشە بۆ حیزبێک کە تەمەنی 80 ساڵە، بەڵام زۆربەی زۆری ژیانێکی دەورانێکی زۆر پڕبایخی لە نێوەخۆی کوردستانی ئێران نەبوو لە کوردستانی عێراق بووە. ئارەزوم دەکرد ئێمە بە حەدی قەلی ژەگە بۆمان گونجابە لە ئێران و چوارچێوەی ئێراندا مابینەوە. بۆیە ئەو یەکگرتنەوەی حزبی دموکرات هیوادارم ببێ بە سەرەتایەک بۆی کە ئێمە پێدا چوونەوەیەکی زۆرتر بکەین بە ڕابردووی خۆمان. ئەنی تێبکۆشی بزانی مەجال و دەرفەتەکان لە کوێ دیکەیە، هەروەکی ئاماژەم پێدا نقطەی بە قووەتی حزبی دموکرات نێوە خۆی وڵاتە کوردستانی عێراق نییە. نقطەی بە قووەتی حزبی دموکرات ئەوە نییە کە هێزی پێشمەرگەی هەیە. نقطەی بە قووەتی حزبی دموکرات ئەوەیە کە لە نێو خەڵکێک دروست بووە، ئەو خەڵکە لە نێوە خۆی وڵات لەگەڵی دابوونە و لە ڕۆژە ناخۆشەکان لەگەڵی دابوونە و لە ڕۆژە خۆشەکانیشدا لەگەڵ حزبی دموکرات خۆشیان جێراوە. بۆیە ئەوە دەبێ بەردی بناغی داهاتووی پێداچوونەوەی ئێمە بێ. ئەستی جەماوەریتان لە ناو خەڵکە لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە؟ چونکە کاک وەهبی مەرجان یەکێ لە پرسیارەکانی وەیە دەڵێ هەز ناکەن ئەم حزبانی ڕۆژهەڵات بنکەی جەماوەریان نییە. بنکەی جەماوەریمان هەیە، بەس خۆ لە ئێران هەڵبژاردنێکی ئازاد و دموکراتیک نەبووە. حزبی دموکراتیش مەجالی ئەوەی نەبووە کە لە ئینتخاباتێکی دموکراتیکدا بزایل لە سندوقەکانی دەنگدان نمرەی چەندمان دەدەنێ. یەک جار دەورانێک ئینتخابات بوو و دەکرێت بە سەراحەتەوە بڵم حزبی دموکرات زۆربەی هەر زۆری دەنگەکانی هێناوە دوای ئینقلابی ئیسلامی ئێران. هیوادارم لە داهاتوودا مەجالێک هەڵکەوێ بۆی کە خەڵک لە نێوە خۆی وڵات دەبێت قەزاوت بکەن. لە نەزەر منەوە بە هەموو گیر و گرفتەکان و مشکلات و دووری ئێمە لە جوڵانەوەی ژینادا دەری خزوەڵا خەڵک لە نێوە خۆی وڵات تا ڕادەیەکی زۆر لەگەڵ حیزبە کوردیەکان بەگشتی و حزبی دموکراتی کوردستانی ئێران لەگەڵ حیزبە کوردیەکانە بەگشتی یاخود لەگەڵ بزوتنەوەی سیڤیلی لەگەڵ ڕێکخراوە سیڤیلیەکاندا زیاترە، چکە هەندێک زانیاری هەن لە ناو ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەڵێ ڕێکخراوە سیڤیلیەکان توانایەکی بەرچاویان هەیە لە جوڵاندنی شەقامدا. من هەر لێرەوە دەیکەم بە فرسەت
قەدردانی دەکەم ڕێز و حرمەت دەنێرم بۆ هەموو فعالیت و تێکۆشانی ڕێکخراوە سیویلەکان و فەرهەنگەکان کارێکی زۆر گەورەیان کرد و هیوادارم لەمە بە دوای بەردەوام بن و هیوادارم ئەو ئەقلیەت و تێکۆشانی وان لە داهاتوودا دیسانەکانە ببێ بە بنەمایەک بە موئەسسەکردنی ئەقلیەتە وەم پێم وایە بەشێک لەوانە کەم و زۆر پەیوەندیان بە حیزبەکانەوە هەیە حدێقەل لە نێو حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا ئێمە هەوڵمان داوە کە لەگەڵوان تووشی کێشە نەبین تەنانەت بەشێک لەوانە سیاسەتەکانی حیزبیان استقبال لێ کردووە و هەر ئەو وەختە بۆ ئاگاداری جەنابن لە جەرەیانی شۆڕشی ژینادا خەڵکانێک بە ئێمەیان دەکوت بۆ پێشمەرگە نانێرنەوە بۆ پێشمەرگەتان لەو دیوڕاگرتووە وەختی ئەوەیە کە پێشمەرگە ئیقداماتی نظامی بکە بەڵام لەسەر سیاسەتی دروستی حزبی دموکراتی کوردستانی ئێران ئێمە کوتمان لە نێوە خۆی وڵات خەڵکەکە بۆ خۆی کار و مەدەنی و فعالیت و تێکۆشانی خۆی دەکات داواتان لێ دەکەین بەهانە بە کۆماری ئیسلامی مەبن ئەوەش دەرەجەی شعوری سیاسی ئەقلیەتی نەتەوەی کوردی کوردستانی ئێران دەگەیەنێ بە خۆشیەوە کاک عەباس مامەسوورە لەسەر بەکارهێنانی هێزی ڕق نەرم ئەوەی کە پێی دەگوترێت سۆفت پاوەر یا هارد پاوەر لەسەرەوە پرسیارێکی هەیە ئەڵێ لە 30 ساڵی ڕابردوودا کاریگەری ڕق و نەرم سۆفت پاوەر لەسەر کۆماری ئیسلامی ئێران چی بووە ئایا بوون و نەبوونیان وەک یەک نەبووە زۆر بەباشی تێنەگەیشتم لە ڕاستی پرسیارەکەی ئەوەیە کاریگەریەکانی بەکارهێنانی هێزی نەرم ئەوەی کە لە دیالۆگ و لە بواری دیپلۆماتیا خۆی دەبینێتەوە و هێزی ڕقیش لە شەڕا ئەمە چەند کاریگەری هەبووە ئایا بوون و نەبوونی هەردووکیان وەکو یەک شت نییە بەسەر ئێرانەوە شت نییە لە ڕاستیدا ئێمە قەل لەو باوەڕدا نەبوونە کە کێشەی کورد لە کوردستان ئێران بە شەڕ چارەسەر بکرێت ئێمە شەڕمان بەسەردا تەحمیل کراوە ئێمە ئەو مێتۆدەمان هەڵ نەبژاردووە بۆیە لە مقابل ئەوەدا هەمیشە ئەو مێتۆدە جەماوەریە هەوڵدانە مێدیایە دیپلۆماتیکە ئەوە خەڵکێکی زۆریشی لەگەڵدا بووە تا ڕادەیەکی زۆری ئیستقبالی لێکراوە من پێم وایە لە بواری نظامیەوە ئەگە قرار بێت تەسفیە حسابێک لەگەڵ تاران بکرێ و دەبێت ئەو هێزش بەکار بهێنرێ دەبێت خوێندنەوەیەکی دیکەی لێ بکرێ خوێندنەوەیکی گشتگەری ئێرانی یعنی دەم هەوێ ئەوە بڵم بە وای لێنەیە لەو جوڵانەوەی دژی کۆماری ئیسلامی جوڵانەوەی کوردستان هەر بە هێزی تند و هێزی نظامی و هێزی چەکداری پێناسە بکرێت نا هێزی گەورەی ئەو جوڵانەوەیە کۆمەڵانی خەڵکە لە نێوە خۆی وڵات و ئێمەش وەک حزبی دموکرات لە حەدی توانای خۆماندا ئەو تەهوداتی کە بوومانە لە ئاستی پێشمەرگاتی ئەنجامماندا و ئەوەی لە داهاتوودا بگونجێ لەوە کۆتایی نابکەین بەڵام سیاسەتی ئەستی حزبی دموکرات ئەوەیە ئەو جم و جۆڵە مەدەنی و جەماوەری لە نێو خۆی وڵات هەر لەسەرم پرسە کاک شاخەوان عەزیزی ئەویش دەڵێ کاتی وە نهاتووە چەمکی خەباتی هەمنانە لەگەڵ ڕژێمێکی زاڵم و خوێنڕێژ بۆ هەمیشە بخرێتە زبڵدانی مێژووەوە نەخێر وەختیوە نەهاتوو کاتی خۆی لە بیرمە دکتۆر قاسملو ئەو دەوران کە حزبی دموکرات زیاتر لە 10,000 پێشمەرگەی هەبوو ئەو وەختە دەیکوت لەو وەختدا هێزی چەکداری و جوڵانەوەی چەکداری بۆ ئەوەیە حکوومەتی تاران وەدەنگ بێ یا کۆمەڵانی خەڵکی ئێران متەوەجێ بوون بۆ ئەو میلەتە مەجبور بۆ چەک هەڵگرێ و بۆ دیفاع لە خۆی جۆمان بدەنێت نا من پێم وایە نابێ بین بڵین وەڵا وەختی سیاسەتی نەرم و نیان و جوڵانەوەی جەماوەری و مەدەنی نەماوە ڕێگا چارەکە هەر فعالیەتی نظامی و چەکداری و هێزی توندە نا جوڵانەوەی کوردستان ئێران تووشی شەڕی چەکداری بووە جوڵانەوەیکی مافخوازانەیە جوڵانەوەیکی دموکراتیکە ئەگە کاتی خۆی مزاکرە لەگەڵ دەوڵەتی مرکزی بە نەتیجە گەیشتپایە دواتر بە نەتیجە گەیشتپایە حدێقەل ئیمتیازاتی نەتەوایەتی و دیموکراتیش خۆمان هەبایە قەت ئارەزومان نەدەکرد تووشی شەڕ و شۆڕش بین بەڵام هیچ مەجالێکمان بۆ نەماوە ئێمەش مەجبور بە دیفاع لە خۆمان بووین کە گۆران ڕەحیم 10 ساڵ ببوورە 13 ساڵ لەمەوبەر پرسیارێکی لێ کردووی وەڵامەکەی ئەو کاتەتی زۆر بەدڵ نەبوو با بۆتی بخێنمەوە بزانین کە گۆران ئەڵێ چی لە ساڵی 2010 من پرسیارێکم لە بەڕێز کاک خالێت کرد کە لە ئەگەری ڕوخانی ڕژێمی ئێستای ئێران ئەگەر پارتە کوردیەکانی ڕۆژهەڵات بەرپرسیارەتی خۆ بەڕێوەبردن بکەوێتە سەرشانیان ئایا لە نێو ئەو حزبە کوردانە ئەو ئامادەکاریە هەیە یاخود ترسی شەڕێکی ناوخۆیی هەیە لەسەر کورسی دەسەڵات لە ساڵی 2010 کاک خالێت وەڵامێکی ڕوونی نەبوو ئایا ئێستا دوای 13 ساڵ کاک خالێت بەرچاوڕوونیەکی زیاتری هەیە لەو بارەیەوە بەتایبەت دوای یەکگرتنەوەی حزبی دیموکرات نەتەنیا بڵم ئارەزوو دەکەم بەڵکو دەبێ ببێ بە ئەسڵ
کورد لە کوردستانی ئێران هەرگز نەچێتە نێو تەسفێ حیسابی شەڕ لەگەڵ یەکتر حیزبەکان یەکتر بکوژن. ئەگە ئەوە ڕووبدا فاجعەیە و ئارەزوو دەکەم و هیوادارم و داواشم ئەوەیە کورد لە کوردستانی ئێران کاتێک باسی کێشە و مشکلات و حەلی و گرفتانە دەکەین هەرگز ئالتەرناتیڤ ئاپشنی چەند لە دژ یەکتر بەکارنێنین. بۆیە دەڵام ئەگەر تووشی ئەوە بینەوە ئەوە فاجعەیە. ئەو پەڕی نزمی دەرەجەی ئێحساسی مەسئولیەت و شعوری نەتاوایەتی ئێمە دەگەێنێ. بۆیە من لەو باوەڕەدام جارێکی دیکە تووشی ئەوە نابینەوە و هیوادارم ئێمە وەک حزبی دموکرات و هەموو لایەنەکانی دیکە ئەوە بکەین بە ئەسڵێکی نەگۆڕ بە ئەسڵێکی نەگۆڕ تازە کورد لە دژی کورد چەک بەکارنێنێ. پێ دوایە زەمینەکە ڕەخسابێ بۆ ڕەوانەوەی هەموو ناکۆچیەکان لە نێوان حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە تەباییەک گیانی پێکەوە کارکردن بڕوابوون بە یەکتر دەستبەرداربوون لەوەی کە یەکتر ڕەت بکەنەوە هاتوێتە ئاراوە تا ڕادەیەکی زۆر بە بەراورد لەگەڵ ئەو دەورانی کە و بە ڕێزە و پرسیاری لە من کردووە یەک جوڵانەوەی ژینا دەری خست کە گەر ئێمە حزبەکانی کوردستانی ئێران و خەڵکی کورد لە کوردستانی ئێران یەکگشتوو عەمەل نەکەین لە هەر ئاڵ و گۆڕ و داهاتوویەک لە ئێراندا چ بە سوڵح بێ و چ بە موزاکرە بێ و چ بە شەڕ بێ ئێمە دۆڕاو دەبین با زۆر بە ڕاشکاوی ئەوە بۆ لەو حاڵەتەدا ئەوەی تەعینی دەسەڵات دەکات ئەوەی بڕیاری کۆتایی دەدا ئەوەی کە دەسەڵاتی هەبێت دەسەڵاتەکەش لەکوێ لە ئێراندا دەسەڵات لە تارانە و ئێمە فاکتۆری بە قووەتی دەسەڵات نین لە تاران جا بۆیە ئێمە دەبێت واقعیەتانە قبول بکەین زەرفیەت و تواناکانی ئێمە وەک کورد لە ئێراندا مەحدودە وەگە قەرار بێ ئەو زەرفیەت و توانە مەحدودانەش بە کێشەی نێوخۆی و شەڕی نێوخۆی و تەسفێ حیساب لەگەڵ یەکتر سەرف بکەین ئەوە معاملەیەکی زۆر زۆر خراپە و هیوادارم قەدە و ڕۆژە نەبینین. ئێوە بۆ ئەو نزیکبوونەوەی وەکو حزبی دیموکرات چیتان کردووە؟ هەر لەو دوایانەدا دیسان دەستمان کردوێتەوە بە دانیشتن هەندێک ناکۆچیمان لە بەیندا هەبوو حزبەکان لەسەر چۆنێتی تەعامل لەگەڵ لایەنەکانی ئێرانی اختلافی نەزەرمان هەبوو و من پێم وابوو شتێکی سەیر نییە چون یەکەم جار بوو لە ئێراندا وەزعیەتێک دەهاتە گۆڕێ ئێمە چۆن لەگەڵ سەڵتەنە تەڵە معاملە دەکەین لەگەڵ جبهەی میلی معاملە دەکەین لەگەڵ شورای گوزان معاملە دەکەین لەگەڵ لایەنەکانی دیکە لەگەڵ چەپەکان لەگەڵ مجاهیدین لەگەڵ لایەنەکانی ئیسلامی هەمووی ئەوانە بۆ ئێمە لە ڕاستیدا تا ڕادەیەکی زۆر انتظارمان نەدەکرێت هەموو مەسایل هات بێتە گۆڕێ بۆیە ئەوە دەرسێکی بە ئێمە داوە ئەگە بمان هەیە لەگەڵوانە تەعامل بکەین دەبێت لە نێو خۆمان یەکگریز و یەکگرتوو بین اختلافی نەزەرمان هەبوو لەو دەورانەدا وەزارەریشی بە ئێمە گەیاند نایەکگرتوویەک لە نێو ڕێزەکانی حزبەکانی کوردستانی ئێراندا هەبوو جا بۆیە دەڵم لەمە بەدووە مەجای باشتر دروست دەبێت تەجروبەیەک بوو بۆ ئێمە دەورانێکی زۆر بوو واردی ئەو سێناریۆی نەبن کە ئەو مەوزوعاتە لە نەکاوڕە هاتە گۆڕێ دەبا وڵاممان داباوە ئامادەجیمان نەبوو ئێستا خەریکین ئێمە هەم بۆ خۆمان وەک حیزبە کوردەکان لەگەڵ یەکتر و هەم لەگەڵ لایەنە ئێرانیەکان بەڵکو بۆ داهاتوو بتوانین لەسەر شتێکی باشتر پێک بین. کاک خەلید بەداخەوە کاتی بەرنامەکە معنی مەودام نادا پرسیاری زیاتری بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامەیە بخوێنمەوە هیوادارم بتوانید لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەسەر ئەکاونتەکەی من هەموو پرسیارەکان لەوێن ئەو جۆرە و توێژە قورسانش کە دروست بوون هەر لەوێن بە پێی توانای خۆت و بە پێی کاتی خۆت وەڵامی هەموو ئەو بەڕێزانە بدەیتەوە. وەکوتم بەرەو کۆتایی بەرنامەکەمانە ڕۆی دەمەوێت پرسیارێکە لەسەر گەماروەکان لێ بکەم لە ساڵی 1970ەوە ئەم ڕژەمەی کۆماری ئیسلامی ئێران بە شێوەیە لە شێوەکان گەمارۆی دەسەنە ئەو گەمارۆیانە چ کاریگەریەشی هەبووە و ئێوەش وەکو ئۆپۆزیسیۆنی کوردی چەندێک توانیمتانە سوود لەو گەمارۆیانە وەربگرن بۆ بەرەو پێشبردننی دۆسەی خۆتان دەمێکە لەو باوەڕەدا بوومە ساڵانی پێشوو هەمیشە لە وڵامی پرسیارەدا کتومە ئەو گەمارۆیانە تەسیرێکی زۆری لەسەر حکوومەت نەبوو لە ڕاستیدا تەسیری لەسەر خەڵکی فەقیر و هەژار و بێکار و تەولید و فرسەتی کار و هەمووی ئەوانە بووە ئەگەوایە لەو گەمارۆیانەدا ئەو خەڵکی ئێرانە زۆرتر زەرەرمەند بووە وەی کە شێوەیە ئێستا لە دنیای ئەوڕۆدا ڕێگای دۆزینەوە و ڕزگاربوون لەو گەمارۆیانە زۆرە ئێران لە تەولیداتی نەفتی خۆی بەرهەم ئێستا لە جاران زیاترە گەمارۆکی لەسەرا ئێران دنیاوەها بۆتە دوو قوتبی قوتبەکەی قوتبێکی ڕووسەکان و چینەکان و لایەنەکانی دیکە و زۆر وڵاتی دیکە
لە مقابل بەڕێ غەرب و ئەمریکادا ڕاوەستاون بۆیە پێشببینی ناکەم ئەو گەمارویانە تەسیرێکی جدیان لەسەر نظامی کۆماری ئیسلامی هەبێ لە گەرمەی ئەو گەمارویانەدا سەنعەت و تەکنۆلۆژی تەولیداتی موشک و درۆنی ئێرانی تا ڕادەیەکی زۆر ڕقابەت لەگەڵ رووسیا و ئەمریکا دەکات جاگەوایە سیاسەتی گەمارۆکان سیاسەتێک نەبووە کە و نیزامە بە چۆک دابینێ یا بیرروخێنێ بەداخەوە خەڵکی عادی زۆرتر زەرەر و زیانیان بینیوە کەواتە زۆر بە کورتی پێم بڵێ چ سیاسەتێکە کاریگەری بکاتە سەر ڕژێمەکە سیاسەتێک کە بتوانێ خەڵک لە نێوە خۆی وڵات هان بدا سیاسەتێک کە بتوانێت لە باری دیپلۆماتیکەوە ئێران بخاتە ژێرفشار سیاسەتێک کە بتوانێت ئەو بەرهەمە ئابوورێکە ئێران هەیەی دەستی پێرانەگا سیاسەتێک کە بتوانێت بۆ نمونە لە ئەمریکا کوڕ و کچوو بنەماڵی مەسئولینی حکوومەتتی ئێرانی بە ئاشکرا دێنە ئێرە و دەمێنەوە دەڕۆنەوە وڵا پێداچوونەوەیەکی زۆری دەوێت بەداخەوە لە دەورانی ئۆبامادا مەسیرێک یا سەرسەتێکیاندانا کە سیاسەتە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی ئێران نەبوو کاک خالێت جارێک چێش سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە دیداری ڕۆژدا زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ جەناوت و سلااو و ڕێزیش بۆ بینەران و سپاس بۆ جەمعی کە پرسیارەکانیشان ناردم زۆر سپاس دەکەم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا دیدارێکی نوێ ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین